هەموو دایک و باوکێک لە مناڵیەوە سەرەتا کاتێ پەروەردەی مناڵەکەیەکە پەروەردەی کوڕ و کچەکان جیاوازن لە یەکتری ئەو متمانە بەخۆبوونەوە ئەیدا بە کوڕ و کچەکە کە سبەینێ کوڕەکە گەورە بوو طبعاً مناقەشاتەکە لەسەر کێشەکانی ژیانی لەگەڵ دایک و باوکێ بەڵام ئەگەر کچەکە بیکە بە شێوازێکی دەمەدەم یەتە بەرچاوی دایک و باوکەکە و خاڵێکی تر کە زۆر گرنگە لە متمانە بەخۆبوون بۆی بەدەست بە کچەکە بدرێ و سبەینێ بێ بە کارکتەرێکی یا کاریزمایەکی کاریگەر ئەوەی کە دایک و باوک زۆر جار مۆدیلەکانی پەروەردەبوو خۆیان هەڵنابژێرن بۆ نمونە یعنی مۆدێلی هێلیکۆپتەری هەڵەبژێرن بەردەوام چاودێرێکی وردن بەسەر کچ و کوڕەکانیانەوە یان مۆدیلی ئیهمالکردن هەڵەبژێرن کە هەردووکیان هەر زەرەرە بۆ مناڵەکە چکە ئیهمالکردنیش یعنی خەتەریاتەکەی زیاتر نییە لە چاودێری وردەکە و لە ڕووی یعنی بایۆلۆجیەوە ئێمە بیرمان نەچێ پیا و هەمیشە هێزەکان لە لای ئەو بووە بۆ 1000 ساڵ زیاترە کە دەرووناسان ئاماژە بەواکەن ئەو سیفاتە خۆڕستیانەی پیا و هەیەی ئێستا هەمووی دوای 1000 ساڵیش هەرتیای ماوەتەوە هەمیشە حەزی لە پاراستنی خێزانەکەیەتی و ئەمەش بەلای ژنەوە هەر گرنگە بەڵام ئیتر ئەم دەسەڵاتە ئەگەر ژن بیەوێ بیکەوە ئەم شەڕی دەسەڵاتە ئەگەر ژن بیەوێ بیکە لە ماڵەوە بەڕاستی شەڕ بەرپا بێ و ئاسایشی خێزانەکان تێکەچێت لە ڕووی سیاسیەوە کوردستانی خۆمان یعنی ساحەیەکی ئەمن و ئەمان و ئاسایش نییە بۆ ئافرەت هەتا بتوانێت بە ئاسانی تەنانەت شەڕەکە بۆ پیاویش قرسە وای لێ هاتووە یعنی ئەوەندە یعنی هجوومەکە زۆرە بۆ سەر پیاوان ئەوەندەش بۆ سەر ئافرەت طبعاً زیاترە بێت تا پیا و بکەوێتە خەتەرەوە ئافرەتیش زیاترەکەوێتە خەتەرەوە ئافرەت نایەوێ بە حکمی ئێمە لە کۆمەلگایەکی محافزکارین و کۆمەلگاکەمان کلتور ڕێگە نادا بە کۆمەڵێ بەشداری ئافرەت زۆر خۆیە پارێزە لەوەی بێ بە قوربانی شتێک کە سبەینێ نەتوانێ خێزانەکەی لە دەست با و نەشتوانێ بگاتەوە ئامانجەی کە خۆیەتی یان لە پێناو شتێکی کاتیە بۆ نمونە مەنسەبێکی سیاسی خێزانەکەی بفەوتێنێ و یەکێ لەو لەمپەرانە بەڕاستی سۆشیال میدیایە ئێمە کاندیدمان هەیە زۆر چێتە پێشەوە بەڵام لە ڕوویەکەوە بینی سۆشیال میدیا وان هەشتینی کردووە لە ناو کۆمەلگای تۆ دوجار لە ناو کۆمەلگای کوردیایی و لە کۆڵانێکای لە گەڕێکێکای خزم و کەسوکارت هەیە و کاتێک قبول نەکرای لە ناو کۆمەلگاکەیە بەڕاستی چ مەنسەبێکی سیاسی بێنیتە دەستێت سبەینێ هەر دۆڕاوە بی شەڕەکە دۆڕاوە بۆ ئافرەت وە کۆمەڵی خاڵی تریشەیە بەڕاستی ئافرەت لە ڕووی ینی باری ئابوووریەوە بێ توانای ئابووری هەبێ چکە تۆ خۆتە زانی هەڵبژاردن یان هەر مەنسەبێکی تر پارەی پێویستە و حکوومەت پێویستە سندوقێکی دامی ئافرەتی هەبێ پشتگیری ئەو ئافرەتانەی بەتوانان پرۆفیشناڵن ئەتوانن بڕۆنە ڕێگەیەک شوێنێک مەنسەبێک بەڵام لە ڕووی مادیەکەەوە یان لاوازە یان مەسەرەن هاوسەرەکەی دامی ناکە بتوانێت ئەو مەنسەبە بەدەست بێنێ و خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەو ئافرەتانەی کە منسەبێکی سیاسی بەدەستێنن لە ناوەندەکانی بڕیارە یان پەرلەمان ضرورە حکوومەت قانونێکی هەبێ بۆ ئەوەی ئەمن و ئاسایشی خێزانی ئەم ئافرەتە پارێزراوکە چکە ئافرەت دوجار لە ناو خێزانایە و هەر شتێک بدۆڕێنێ سبەینێک کاریگەری لەسەر دروستەکە لە وڵاتان بۆ نمونە دامی ئافرەتەکرێ خێزانەکەی پارێزرێ تەحڕوشی پێوە ناکرێت لەش فرۆشی پێوە ناکرێ یعنی هەندی ئافرەت هەیە ینی گرتیان لەسرە لەبەرەوەی مەسەرەن ئەڵێ گرتت بڵاوەکەمەوە یان هەر شتێک بە پەیجێکی فەیکا بڵاوێ کاتەوە یان هەر شتێک بۆی دروستەکە بۆی ئەم ئافرەتە تەنها سەحب بکە بەڕاستی یعنی پرۆسەی دیموکراتی هەرەوەنێ بڵێن ئێمە پرۆسەیەکی دیموکراتین پرۆسی دیموکراتی خۆشی پێویستی بەوەی کە تەفعیل بکرێت لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگەی قانونی ئەحزابەوە لە ڕێگەی سیستەمی کۆتاوە ئەمانە هەمووی کارەکەن بۆی ئافرەتان بەڕاستی زیاتر تەفعیلتر بن و من پێم وایە ئافرەت زۆر ضرورە بۆ ناوکایی سیاسی لەبەرەوەی ئافرەت چەند ساڵ هەوڵی دروستکردنی خێزانێکەدا حەزەکە ئەمن و ئاسایش هەبێ بەڵام تۆ لە ناکاوەرە ئەم خێزانەی لێبسەنیتەوە پیاوی بمرێ لە شەڕە کوڕی لە ئیجەیە بخەنکێ بۆ نمونە کچ و کوڕەکەی نەتوانن خوێندنێکی شایستە بە داهاتووی خۆیان یعنی ئەگەر ئافرەت لە ناوەندەکانی بڕیارە بێ و ئەگەر حکوومەت دەعمیانکە پێم وابێ ئافرەت چی پێخۆش بێ بۆ خێزانەکەی پێشی خۆشە بۆ کۆمەلگاکەی هەمیشە وەکو پیاوانێ بە چاوی تەموو حەوەسەیری شت بکە یعنی زۆربەی پیاوان بە چاوێکی وا تەموو حەوەسەیری شتەکانەکەن هەموو کوردستان هەڵدوشن باوەڕکە لەواچێ ئەوە نەبێت بەڵام ئافرەتان بەو شێوازنین ئافرەتان زیاتر دڵسۆزن حەزەکەن پارکێک هەبێ بۆ کوڕە 1 ساڵەکەی حەزەکەن هەلیکار هەبێ بۆ کوڕە 21 ساڵەکەی ئەمەش ضرورە ئافرەتان بەو شێوازە لە ناوەندەکانی بڕیارا بن